كوا سلاوتان لێبێ لە تەوەری ستۆدیۆ میوانێکی عزیزمان لێرەیە مامۆستا بەخێر بێت. سڵاو لە ئێوەش کاکە لاوەجە. مامۆستا لوقمان سەلیم بەخێر بێت. زۆر سوپاس زۆر خۆشحاڵ بووین کە هاتیتە نێو ستۆدیۆی کورسات مەگەزینەوە. زۆر سوپاس بۆ ئێوە. اینجا مامۆستایان پرسیاری یەکەممان ئەوەیە ڤیدیۆکلیپێکی نوێت بە ناوی خونچەی بەهار بڵاو کردوتەوە. بەڵێ. بۆمان باس کە بابزانین ئەم ڤیدیۆ کلیپە چێ تێکستی بۆ نووسیوە، ئاوازی چێیە، کەی بڵاوە بێتەوە؟ سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتەوە، سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ کورساتی عزیز و کورسات مەگەزین. گۆرانی خونچەی بەهار یا خونچەی بەهاران زۆر کەس وابێ شادە مادام باسی بەهار و ئەوەی تایە، بەڵام گۆرانێکی گۆرانێکی خاوە. عفو مامۆستا خونچەی بەهاران، خونچەی بەهاران، خونچەی بەهار ئێمە ئەوە شەر جوانە، کێشەی نیم لە ڕیتمەکە لای نەیاوە. بەڵێ. تێکستەکەی شاعیری کۆچکردوو شاعیری گەورە عەلی عارفاغایە، ئاوازەکە ئاوازی خۆمە، ئەرەنج و میکس و ماسترینگی هاوڕێی عەزیزم کاک بەڵند قەراخیە و بەسپاسەوە هاوڕێیانی گروپی پاییس با بڵین لەگەڵ ئەوانە کارەکەمان کردووە. پێویستەکە لێرەوە سپاسی کاک بڕیاریشکەم بڕیار فەتاح دەرهێنان و ڤیدیۆ کلیپەکەش ئەو کردوێتی لەسەر و هەمووشیانەوە. سپاس بۆ سپۆنسەرم ئەنیستۆتی داکۆ بۆ هونەر و کلتور کە کاری ئەم ڤیدیۆ کلیپەی لە ئەستۆ گرتووە. دەستی هەموو لایەکتان خۆش بێت. زۆر سپاس بۆ ئێوە. مامۆستا جان، مامۆستا خۆتە زانی هەموو کلیپێک پێویستی بە سپۆنسەر هەیە کە لەلایەکەوە سپۆنسەر بکرێ، یاخود ئەو کاتە هونەرمەندەکەی گرێتە ئەستۆی خۆی. توانی پێمان بڵێ تۆ سپۆنسەرت هەبوو یاخود هەموو لەلایەن خۆتەوە بەرهەم هاتووە؟ کاکە لاوەکو ئاماژەم پێیە ئەم کارەمان با بڵین ئەم ڤیدیۆ کلیپی خونچەی بەهارانە ئەنیستۆتی داکۆ بۆ هونەر و کلتور سپۆنسەری ئەمیشەی من بۆ بەڕاستی. لێرەوە پێویستەکە سوپاسیان کەم و دەستخۆشیان لێکەم. حەقیقەتێکەیە کاری هونەری کارێکی دەسە جەمعیە، زۆر جار لێرە و لەوێ هونەرمەندەکە لەوانەیە مەسەڵەن نەکرێ هەموو بابەتەکە بگرێتە ئەستۆی خۆی لەبەرەوەی تێچوویەکی تێچێ بەڕاستی. ئێمەمانانیش کارێک و دوانووسیان نییە، یانی لەو کاتەوەی کە دەستمان کردو بە کار هونەری دەیان کار و بەرهەممان تۆمار کردووە بڵاو کردوتەوە، لەوانەیە تۆ ئەمانە ئەگە هەمووی بخۆیتە سەر شانی خۆت بێگومان تێچوویەکی زۆریە بەڕاستی ئاستەنگێکی زۆر دروستەکە بۆ هونەرمەندەکە. هەر بۆیە هەمیشە لێرەوە من سوپاسی سپۆنسەرەکانی خۆمەکەم و یەک بە یەک دەستیان دەگۆشم و سوپاسیانەکەم کە هەمیشە هاوکارم بوو لە کارەکانی ڕابردوشمە. هەری هیچ ئیشێکی من کە کردومە بێ سپۆنسەر نەبووە و هەمیشە سپۆنسەرەکانم جێگەی گرنگیدان بوون بۆ بەرهەمەکانی من. بۆیە من لێرەوە جارێککە دەستخۆشیان لێکەم و بە تایبەت ئەم کارم کە ئەنیستۆتی داکۆ بۆ هونەر و کلتور کە سەپۆرتی ئەم ئیشەی کردووە من سوپاسیانەکەم. ئێمەش لێرەوە دەستخۆشی لێکەین لەبەر ئەوەی ئەم ڤیدیۆ کلیپە تاوەکو ئێستا بڵاو نەکراوەتەوە لەسەر ڕوخسەتی مامۆستا لوقمان، بینەری بەشێک لە ڤیدیۆ کلیپەکە ئابین. فەرموو. مامۆستا دەستە خۆش بێ. زۆر سوپاس. بابەتێکی زۆر جوانە. مامۆستا حەزم کرد پرسیارێک بێت، مامۆستا تۆ بەرهەمی ڕەمەزانیشت هەبوو؟ بەڵێ لە ناو ڕەمەزانیشە کارێکمان کرد بەڕاستی، بۆی کە ئەوە خۆشەویست و ئازانی کە لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بوون و خۆمیشێک بوو لەوانە بەڕاستی. خوا قبوڵی کا ئیشەڵڵا. حەزم کرد ئەوانش بێبەش نەکەم و ئەم ساڵ کارێکی جوانمان کرد بەڕاستی، هەڵبەت بە دەمی خۆم نا ئەوانەی کە گوێیان لێ بوو کە بینیویانە. پێویستەکە باسی ئەوەش کەمێک کە ئاواز و با بڵین میلۆدیەکەی مامۆستا سالار و سالار عەبدوڵڵا شعرەکەی کاک ئەگەر ببوورن با سەیرێکی کەم بۆی بە غەڵەت نەیڵم هۆنراوەی شێخ بەهادینی شێخ محمەدی نەقشبەندی بوو کە مامۆسایەکی بەرزی ئاینیە. داوای لێ کردم کە ئەم تێکستە لە دووتێ ئاوازێکە ئیشی بۆ بکەینەوە بوو ئێمەش بە کارێکی مناجات و خوشەوێکی مناجات کاروان بۆ کردو لە مانگی ڕەمەزانە لە هەموو کەناڵەکانی تەلەڤیزیۆن و لە تیڤیەکان عرضکراو دابەزی.
کاتێک کە بەرهەمێک بڵاو ئەبێتەوە با بڵێن بەرهەمێکی بەڕستان هونەرمەند لوقمان سەلیم ئەڵە فلانە بەرهەمی بڵاو کردەوە ڕەسەڵخۆ زانی کە ئەم بەرهەمە هی تۆیە واتە مۆرکی خۆتی پێوەیە بەڵام ئەمێت بینەران تێبگەێنیت تێکستەکانت چۆن هەڵ ئەبژێریت واتە لەسەر چ بنەمایەک تۆ تێکستەکانی خۆت هەڵ ئەبژێریت وڵا ساوێن خان سەبوو منە ئەم تێکستە تێکستێکی جوان بۆ بەڕاستی بەلامەوە جا لێرا گرنگ نییە مەسەڵەن تۆ تێکستێکت کێتە بەرچاو شەر نییە لاوان ئێستا ئەم تێکستە زۆر کەسی کە مەسەڵەن کردوتی بە گۆرانی پێم وایە بێت لە شوێنێک بەرجۆم کەوت کە مامۆستای گەورە مامۆستا مەزەری خالقی کاتی خۆی ئەویش بە مەقام و توێتی وە زۆریش کرد لە هونەرمەندانی تر هەر یەکەو بە شێوازی وتوێت واتەوە لە ئاوازەکە گۆڕانکاری بەڵام من وەکو ئاواز حەزم کردیانی وەکو سەلیقی خۆم بە بەو تایپەی خۆم هەڵبەتی تر شێوازەکە دیارە شێوازی خۆم و وتن و میلۆدیەکە بەڕاستی تایبەتمەندی خۆمی تایە بۆیە من حەزم کرد با بڵێن وەکو خۆم ئاوازێکی بەدابنم و حەزم لە شعرەکە بۆ بەڕاستی جارێک کە من ئیشی تیا بکەمەوە مامۆستا ببوورە باسی شعر و تێکستەکەین هەر لە پرسیارەکەی ساوێنەوە تۆ کەسێک کتێبێک سەرچاوەیەک هەیە بەکاری بێنی بۆ تێکستەکانی خۆت بە ئامانی شەر نییە سەرسامی تۆ بە کەسێک سە زۆربەی هونەرمەندەکانە بینم بۆ نمونە سەرچاوەکانیان شاری کلاسیکە یان هەر بابەتێکە بە دیاریکراوی خۆی لەگەڵی عڕات تۆ کەسێک هەیە بە دیاریکراوی من لە هەردوو بابەکە ئیشەکەم بەڕاستی هەم لە کلاسیک و هەم لە مۆدرن و هەم لەم تازانی ئێستا هەر بۆ نمونە ئەم شاعیرێکی گەنجمانەیە کاکە مازیار لێرە چاوی ماجەکەم مازیار فایق بەڵێ ئیشیشکەمان هەیە بەڕاستی ئاوازێکی کێ کە هەر ئاوازی خۆمە شعری کاکە مازیارە کاری موزیکمان تەواو کردووە ئیشەڵڵا ئەوە تەمەن باقی بێ هەوڵێن ئەویش لە ئایندەیەکی نزیکە کاری بۆ بکەین پێم خۆشە ئەوە شەر ئاماژەی پێ بم هەر لە ئێستەوە ئەو ئیشەشمان با بڵین هەر ئەنیسۆتی داکۆ سپۆنسەری ئەو ئیشەمە بۆ هولەر و کلتور مامۆستا تۆ بەلاتەوە گرنگە هەموو کارەکانی خۆت با بڵێن ڤیدیۆ کلیپ بکەی واتە ڤیدیۆ بۆ دروست بکەیت و بڵایکەیتەوە حەزەکەی هەر بە ساوندتراک بڵاویکەیت شەر نییە خۆ من لە کۆی نزیکەی چل بەرهەم پێما بێ لەوانەیە هەمووی دەبەرهەمێک 15 بەرهەمێکم ڤیدیۆ کلیپی بۆ کرابێت لە هەر لە ساڵی 90ەکانە با بڵین ئەنگرنگی ئەوەیە کە هەر بە دەنگەکەت بیگەێنیت ئەگەر بێتە سەرباری واقع ئەو ڕاستی جاران لە ڕێی دەنگەوە بەڕاستی خەڵک زیاتر تامەزروی ئەو ئیشا بوو بەڵام بەداخەوە جاران کاسێت هەبوو ئەمڕۆ سۆشال میدیا کارێکی کردووە ینی خەڵک حەزەکە ڕاستەوخۆ چاوی لەسەر شتەکە بێ بەڕاستی شتەکە ببینێ لەبەرەوەی کە سەر ناپرژێ ینی مەشغەڵەت و ژیان و دنیا وای لە کردووە کاتی نییە بەڕاستی دانیشی گوێ لە جارەوە سێدی هەر نەما ئێستا وا فلاشیش خەریکە باوی نامێنێ ینی ئیلا تۆ ئەبێ لە ڕێی سۆشال میدیاوە بەڕاستی گوێبیستی شتەکانوی و زیاتریش بە سوڕێ بێتە بەرد چاوت لەوانەیە زیاتر خەڵک چێژی لێ ببینێ مامۆستا سایان تخوا من حەزەکەم بەساری کەشی لێ بکەم لە مامۆستا گۆرانەکانی تۆ بەعام بوون بە یادگاری لە مێشکوانە تو این تۆ لە بەندی بکەی خۆشترین گۆرانی خۆت کامەیە بەلای خۆتەوە بڵاویان زۆر قورسە بەخوا کاکە لاوەدەردی ساوێنخان نەزانم قورسە گۆرانی وەکو کۆرپەی هونەرمەندەکە وایە بەزین چۆنە هەمویان خۆشن ینی بۆ من خۆشە هەمووی بەڕاستی ئەکرێ بۆ بینەر هەر یەکە و تایبەتمەندی و یادگارێکی خۆی هەبێ لەگەڵیە یانی ئێستا بۆ نمونە من ئەمڕۆ لە شوێنێ بووم شخصێک وتی کاک لوقمان زۆر حەزم لە گۆرانی ئاوازی خۆشەویستیە ئەوی وەک باڵندەی کەسیرە بوو تێگی وتی یانی تەسەور ناکەی چەنە من لەگەڵ ئەو گۆرانیە ژیاوم بۆ نمونە کەسێکی کە مەسەلەن حەزی لە گۆرانێک ترمە ئازیزەکەم کە تۆ ئێستا ڕۆح و کەسیش کەمان هەیە مەسەلەن خەڵک ئانی ئای بۆ شەوە ئەم شۆ زەمن چرکەکانی پەپولێن و دێن و دەمرن ئاخۆ کەی پۆ لێ پەپولە شێخی مەرگ بە من دەگرن ینی هەر کەسە و بە زۆرێک یانی بەڕاستی یادگاری هەیە لەگەڵ ئیشی منایە لەگەڵ ئیشی هونەرمەندێکی ترە ئەکرێ بۆ من هەمویان خۆش بن بەڕاستی بەڵام لەوانەیە لە شوێنێک بۆ شوێنێک بەسەن ئەو گۆرانێک لە کات و زەمانێک کە بۆ نمونەکە لەدایک بووە بۆ من یادگارێکی جوانی تۆمار کرد بێ ئەکرێت لای منیش مەسەر تایبەتمەندێکی هەبێ ئەمە هەر یەکە بە جۆرێک بەڕاستی
چێژیشی خۆی هەیە ڕاستە مامۆستا ئەنجا من ئەزانم چکە لێم پرسیت کەی بەرهەمەکە و بڵاو بێتەوە پێوتیم بەڵام حەزەکەم خۆت بە بینەرانی بڵێ کەی بینەران دەتوانن گوێبیست و بینەری بەرهەمە تازەکە بن. من بە سوپاسەوە تەمەەن سپاس بۆ ئەو هەموو خۆشەویستانی کە لەم بەرهەمەیە کە ئاماژەمان پێکرد پێش تۆزێک هاوکار بوون بەڕاستی سوپاسیانەکەم یەک بە یەک دەستیان دەگوشم و سپاس بۆ هەموو لایەکیان و سپاس بۆ هەموو ئەو خۆشەویست و کەناڵانێکی کە بەرهەمەکە ئەچێتە لایەن و ئیحتیمامی پێێن و بڵاوی ئەەکەنەوە. ئێمە لە سێ شەمەوە با بڵین هەوڵین لە یوتیوبی تایبەتی خۆم من ئەم بەرهەمە بڵاوەکەمەوە و تەسەورەکەم لتر لە دوای حوتی ئێوارەوە سێ شەممە لە دوای حوتی ئێوارەوە کارەکە لە کاتی بەرنامەکە ئێمەیانی سپایس بەلای ئێوە مامۆستا سپاسەکەم تەمان یەکەم هینیشە لای ئێوە باسێکم بڵاویەکەینەوەنە و هیوادارم بێتە جێگەی ڕەزامەندی هەموو ئەو خۆشەویستانی کە ڕۆژێک لە ڕۆژان گوێبیستی بەرهەمەکانی من بوون و ئەمەش چەپکە گوڵی بێ لەسەر ئەو گوڵانی کە لە ڕابردووە پێشکەشی هەوادارانی خۆم کردووە. مامۆستاجان بێگومانم لەوەی کە بیسەران و بینەران زۆریان بەدڵە بێت و ئێمەش ڕاستەکەمێکمان گوێ لێ بوو زۆرمان بەدڵ بوو چەپکە گوڵیشی لێ نەبڕێ مامۆستا. خۆش بێت و زۆر دڵخۆش بووین کە ئەم ئێوارەیە لە کورسات مەگەزین لەگەڵمانە بوو. جارێککە سپاس بۆ ئێوەش هەمیشە سەرکەوتوو بن هەمیشە سەربەرز بن و دەستان خۆش بێت. زۆر سپاس مامۆستا.